سڵتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمانیتان پێشکەش دەکەم و تەلەڤیزیۆنی CNN بڵاوی کردوتەوە داعش بە زۆر منداڵی بە ئافرەتە ئێزدیەکان لەبار بردووە. تەلەڤیزیۆنەکە بە پشتبەستن بە لێدوانی ژمارەیەک لەو ئافرەتانی ڕزگار بوون ڕای دەگەێنێت ئەو ئافرەتانی دووگیان بوون داعش بە زۆر منداڵەکانی پێ لەبار بردوون وەکو کۆیلە فرۆشتوینێتەوە. یەکێک لە ئافرەتە ڕزگاربووەکان دەڵێت یەکێک لە هاوڕێکانمان دووگیان بوو، چەکدارەکان بردیانە ژوورێکی ترەوە و منداڵەکەیان پێ لەبار برد. یەکێک لە کچەکان چیرۆکی خۆی بۆ CNN گێڕاوەتەوە دەڵێت چەکدارەکان نامەیەکیان پیشانداوم کە تێیدا هاتووە هەر ئافرەتێکی فرێنراو لە دوای ئەوەی لەلایەن چەکداری داعشەوە دەستدرێژی دەکرێتە سەر موسڵمان دەبێت. ئەو دەڵێت من لەلایەن 12 چەکداری داعشەوە دەستدرێژیم کرایە سەر. داعش خۆی دەڵێت پشت بە قورئان دەبەستن، بەڵام زانایانی ئیسلام بە توندی بەرپەرچی چەکدارانی داعش و تێڕوانینەکانیان دەداتەوە. لە وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاو کراوەتەوە سیاسەتمەدارە شیعەکان داوا دەکەن رووسیا لە وڵاتەکەیاندا هێرشی ئاسمانی دژی داعش ئەنجام بدات. ئەو کرانەوەی رووسیا بەڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دۆخێکی ئاڵۆز لە پەیوەندیەکانی رووسیا و ئەمریکا دروست دەکات. ئەم داخوازیەی سیاسیە شیعەکان لە کاتێکدا کە عەبادی ڕایگەیاند پێشوازی دەکات لە هێرشی ئاسمانی رووسیا بە مەرجێک بە هەماهەنگی بێت لەگەڵ ئەمریکا. بەردەوام دەبین لە باسی هێرشە ئاسمانیەکانی رووسیا و لە دیڤێڵتی ئەڵمانی بڵاو کراوەتەوە بە پێی زانیاریەکان 2000 سەربازی رووسی لە سووریا جێگیر کراون بە تایبەت لە لازقیە و تەرتوس کە کاری ڕاوێژکاری و جێگیرکردنی پێویستیە سەربازیەکان ئەنجام دەدات. بە پێی زانیاریەکانی ناتۆ ژمارەی سەربازە رووسەکان لە سووریا ئەوەندە زۆر نییە کە بتوانێت هێرشی زەمینی ئەنجام بدات. حکوومەتی رووسیا ڕایگەیاندووە ئەگەر حکوومەتی عێراق داوای کۆمەکی لێ بکات ئامادەیە هێرشە ئاسمانیەکانی فراوانتر بکات و عێراقیش بگرێتەوە. لە دوێچەڤڵەی ئەڵمانیش بڵاو کراوەتەوە ئەنجومەنی یەکێتی ئەوروپا و تورکیا لەسەر پلانێک ڕێککەوتون بۆ گەشە پێدانی هەماهەنگی لە نێوانیاندا لەبارەی قەیرانی پەنابەرانەوە. ئامانج لەو پلانە ڕوبەڕووبوونەوەی شەپۆلی کۆچی بەلێشاوە بۆ ئەوروپا. بەپێی پلانە هاوبەشەکە 6 ناوەندی پەنابەران لە تورکیا دەکرێتەوە و بەپێی هەماهەنگی پاسەوانی سنوورەکانی تورکیا و کەناراوەکانی یۆنان. بەپێی پلانەکە ڕێگری دەکرێت لە کۆچینە ئاسایی و بەلێشاو بۆ ئەوروپا و بەشێک لەو پەنابەرانەی مافی پەنابەرێتیان هەیە بە شێوەیەکی یاسایی ڕەوانەی ئەوروپا دەکرێن. تورکیا پەیمانیشی داوە کە دەرفەتی کار و خوێندن و چاودێری تەندروستی دابین کات بۆ پەنابەرە سووری و عێراقیەکان لە وڵاتەکەیدا. لە حوڕیەت دەیلی نیوزی تورکیشدا بڵاو کراوەتەوە فەرماندەی هێزە ئاسمانیەکانی تورکیا عابدین ئۆناڵ ڕایگەیان لە ماوەی چەند مانگی ڕابردووە جەنگێکی ڕاستەقینەمان دەست پێ کردووە لە دژی بنکەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. ئۆناڵ ڕایگەیان لە ئێستادا هێزە ئاسمانیەکانی تورکیا جەنگێکی مامناوەندیان دەست پێ کردووە و لە دوو بەرەدا دەجەنگن. فەرماندەی هێزە ئاسمانیەکانی تورکیا ڕایگەیان 2000 بۆمبی نوێمان لە هێرشەکاندا بەکارهێناوە و 1200 ئامانجمان پێکاوە. گرنگترین بابەتەکانی ڕۆژنەمەوانیم پێشکەشکردن باختەوەرن.